لەگەڵ بەڕێز ئەندریە ئەنتیکۆف شرۆڤەکاری سیاسی بەحساوێ مژارێ دکەن مژارە ڕێگیریکردنا تورکیایە ژە ئەنجامدانا ئۆپراسیۆنێک و رووسیا بە گرانی لەسەر خەتەیە و ناهێلیتن تورکیا دوی دەمیدا ئۆپراسیۆنی ئەنجام بدە چما ڕێنادەتن رووسیا هەولێن رووسیا چما دوی دەمیدا بڤی ئاواینە رووسیاوێ چ قازانج بکەتن بەڕێز ئەندریە وەردەگرم رووسیایە بەڕێز ئەندری ئێوار باش تو بخێراتی ji بۆ کوردستان 24 بۆچی رووسیا ڕێنادەتن تورکیا ئۆپراسیۆنێکی ئەنجام بدەتن مەبەستە رووسیای چییە ینی divê navberêda wê çi qazanc biketin أنا أعتقد أن من السهل جدا أن تدخل تركيا إلى الأراضي السورية ولكن من الصعب دستوردانا تركيا جبو فان نافچەیان کارێکی ڕەنگە شرۆڤەیەن جیاواز ji بۆ بێنەکردن لێ زەحمە تەژیک و بکارە بکە و ژوان نافچەیان دەرکەوە لەو ڕا رووسیا دەخوازە کوڤێ عملیە ئەسکەریە تورکیە نەهێلە لە سووریا چێ بەژبەرک و تورکیا دەرناکەوێ بە تایبەتی پشتی عەفرینێ و هەند بەرهەفکردن هەبوون دناوبەرە سەرگی لاڤرۆڤ و ڕەجەب تەیب ئەردۆغان دەرباری عەفرینێک و لاڤرۆڤ گوتی بەریە چەند ساڵە پشتی جێبەجێکردنا هەندێک کارن تورکیا لە عەفرین و ناوچەیەن سووریا divê دەرکەوێ ژێ دەرێ لێ ئەردۆغان بە توندی بەرسەفدا گوتی تورک کیا بڕیارە خوا دە کەنگی و چ دەما دەخوازە و زمانێکی دیاریکردنینە لە سووریا لەوە گەلێکی زەحمەتە و تورکیا هەرە ناوە زەحمەت نینە و تورکیا هەرە ناوە سووریا لێ گەلێک زەحمەتە و ژێ دەرکە باشە تورکیا یا مژن سەرۆکی تورکیا داخوازە جێبەجێکردنا ڕێکەفنامەیە سوچی ژێ رووسیایە کردە و هێزên هەسەدێ یەن یەپێکی 30 کیلومتران خۆژە سنوور vekşînin ئەگەر بێتن هێزên هەسەدێ یەن پەیەدێ و یەپەگێ لەسەر سنوور لە ڕۆژاوای کوردستانی پابەندی vê ڕێکەفنامەیە نەبن رووسیا وی دەمی ئامادەیە گلوپا کەسێک ji بۆ تورکیای پێ بکەتن أنا أعتقد أن ئەسوها دەبینم کۆ پێویستی ئەمە بەیەکێک و بەردەوامی هەماهەنگی و هەفکاری هەبێت ناوبەرە تورکیا و هێزی سووریا دەموکرات YPG یەپەگەش بۆ یەکێک و ئامانجا سەرەکیش بۆ رووسیای بێتە جێبەجێکردن کۆ ژێوە و هێزن سووریا ڤەگەڕن هەموو نەفچەیەن سووریا ڤە مەوقفێ رووسیایە و هەرجار دەبێژە و دخوازێک و هێزن یەپەگەر لە هەندێک ناوچە و هەندێک باژارێن سووریە ڤەکشن و لێ جێوان هێزن سووریایەن حکوومەتێ سوپای سووریای فەرمی بێنجی بجیکردن لەوان ناوچەیان لەو ڕاگوت و بێژ دێنەکردنە بەرە رووسیا تورکیا رووسیا و یەپەگەژە یەکی ئەڤژی بەردەوام بن ئەمژی دووفچوونە بێ بابەتێ دەکەین و یا ڕاستیەوەکو بێژن پرۆسەیە سەربازیە تورکیا لە سووریا دێ ببە کێشەیەکە مەزن و سەرەکی ji بۆ هەمویان ji بۆ رووسیا و کوردان و هەروەها بۆ سووریا ژی بە حاڵێ خۆلەوەڕان پێویستین و چارەسەرەکە ناڤەڕاست ji بۆ هەموو ئالیان ببینێت تورکیای دەگوت ئەم وەکە شرۆڤەکارێن سیاسی دووفچوونە وی بابەتەی دیکەن گوتوبێژن تورکیا و رووسیا گوتوبێژن رووسیا و هێزên هەسەدێ لە گۆڕی دووفچوونên we رووسیا گەیشتی ئەنجامێکی باش ئەنجامێکی ئەرێنی ئیتر لە جهێ ئۆپراسیۆنێ گوتوبێژ دەست پێ بکەن دناوبەرە هەسەدی و تورکیا یاخود ئەو مەرجێن و رووسیای دیاریکنە یان تورکیای دیاریکنە بکەبن وارە جێبەجێکردنێدا
أنا أعتقد أن من ئەسوەها دەبینم و پێشترمە النتائج الإيجابية بسبب أن المشاورات مە پێویست بەحەس لە ئالیێ ئەرێنی کرد و گوتوبێشە بند ناوبەرە تورکیا و رووسیا و رووسیا و هێزانیە پێگەلی لە داویێژی ئەس بە ڕاشکاوانە دەبێژم و گەلێک زەحمەتە گوتوبێژن ڕاستە بن دنابەرە هێزین سووریا دموکرات و تورکیا ژبەرک و بەروی هەلوێستا تورکیە هەیە لە گەلوێ ڕێخستنێ ڕێخستیەکییا پاراستنە گەل رووسیا دەورەکی ناوێنکاری دەبینەوە هەر جار دخوازە کوبێژێک و ئەمریکا دەورەکی تێکدەرانە دکەدنە vê navêde ji ber saport û terciya ئەمریکا ji bo hêzên Sûriya Demokratîk li Sûriya wekiriye ku karekî têkderane çêkiriye di navbera رووسیا و تورکیا و سووریێ ژی de لەورە سوها دەبێژم باشترین سیناریۆ ji bo ڕووبڕووبوو ناویا لنگاریە ئاوەکو دەبێ پێویستە چارەسەرەکە هەبێژ بۆ هەموو ئالیەن وە ji bo Türkiya û Kurdan jî lê Rojhilatê mijarê berê sendiriye ji bilî vê mijara operasyonê mijareka dike jî heye. Pirsa min dawiye ev bû li ser asayîkirina peywendiyên Enqere û Şamê çima Rusya dixwazit ev peywendiye asayî bibin? Qazanca Rusya vê navberê da çi ye? في نهاية المطاف تطبيع العلاقات بين باشکردنا پەیوەندیە دنەبەرە سووریا تورکیە بەشێکە ji بۆ چارەسەرا کریزە سووریا ئەسوەها دەبینم کو نەها کەشێکێ باش چێبووی ئەرێنی چێبوویە divê hin cihudên Sûriya û Tirkiye çê bibin ji bo rûbirûbûnewa çalingariyên ku hene berî her tişta behsaveyekê dikim ku ev dewrê ku hêzên Emerîkî û Emerîka çê dikin ku min li destpêkê legel hewa nîşan pêda ku Emerîka bûye aliyekê xirabkar ji bo hemûyan ji bo Sûriya û Tirkiye û Rûsya lewra başkirina peywendiyan di navbera Sûriya û Tirkiye dê bibe sedemek ku xuteyekî hevbeş hebe ji bo ku rûbirûbûnewa lingariyên ku hene ji aliyê Emerîka. Birêz Endiriye Antikov şûrvekarê siyasî ku li Moskvê gelma bû gelek spas careke dike daxwaza lêborînê dike berêz Endiriye her bijît.